بڵێ ئەو نەخۆشخانەی ئەتوان برم سنتەرێکی تایبەتە بە چاودێری و چارەسەری توژبانی نەخۆشی کۆڕۆنا کە بەداخەوە تا کوێستانمان ناچار بووین ئەو نەخۆشخانەی کە پێویستیان بە خاوەندن بوو لە نەخۆشخانەکان ناچار بوون ڕاوەنەی نەخۆشخانەکانی هەولێر بکرێن بەڵام ئەتوان برم ئەو خۆشبەختانە کە ئەو سنتەرە کرایەوە لە بەیانی ئینشاڵڵا ئەتوانین نەخۆش وەربگرین و ژمارەیەک لەو نەخۆشانەی کە پێویستیان بە چارەسەر و چاودێری هەمویان ناچووکە تا ئێستاش ناتوانین حاڵەتە زۆر توندەکان یاخود ئەوانەی پێویستیان بە بەشی چاودێری چڕە وەریان بگرین تەنها ئەوانەی کە لە ماوناوەندی بۆ توند نیشانیان هەیە توانین چارەسەریان بۆ بکەین سەبارەت بە ڕێژەی توژبوون تا ئێستا زیاتر لە 1700 و تۆم بڵێم زیاتر هاوڕاتیش توش بووە و نەخۆشی کۆڕۆنا کە خۆشبەختانە توان بڵێم ژمارەیەکیان نیشانیان نییە یاخود کەم نیشانیان هەیە ژمارەیەکیان پێویستیان بۆ ئۆکسیجین و چارەسەر بووە ژماری مردوانیش تا ئێستا نزیکی 30 هاوڕاتی بەداخەوە کۆچی دوای کردو بۆی نەخۆش توژبوون وەرخۆشی کۆڕۆنا دوای هەوڵوماندیبوونێکی زۆری بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆران کە ئێمە سەرەت نەخۆشەکانمان دەگواستەوە هەولێر بەڵام خۆشبەختانە کە ئەم سەنتەرە کرایەوە لەمە دوان نەخۆش لێرە وەردەگیرێت و چارەسەر دەکرێتن کە بەدابینکردنی نزیکەی 70 قەڵوێرە بێدی لێیە و ئێمە سەرەتاکەی دەتوانین نزیکەی 30 تا 40 نەخۆش وەربگرین و بە جوانی پێشوازی لە نەخۆشەکان بکەین وەروە چارەسەریان بکەین بەدابینکردنی ئۆکسیجین و هەروە ئەگەر هاتوو حاڵەتەکەشی باری تەندروستی ناجێگیرتر بی ئێمە جیهازی سیپاپیشمان هەیە و بە هەموو پێداویستیەکانی وەکو دەرمان و عیلاج ئەوانەش چارەسەر دەکرێن.